ماکینەکەی نزیکەی 700 هۆرس پاوەرە لە ئێستا توانم زیاتریشی کەم تێچۆکەی بەڕاستی لە دەفتەر لایە لەسەر بە پارتشکان و بە پارتزیایەکانەوە تۆ گوناحەوا لەم سیارەیەکەی بۆوە ئەکەی ئەمە کاکە ئەم سیارەیە ئەمە هەدەفی هەموو ژیانیەتی سیارەکەم بریتە لە نیسانی 370 زێتی نیسمۆ کە یەکەم سیارم بووی خۆم بوو ساڵی 2021 پاڵەوانەتی عراقم پێ بردەوە دوایەوە زیاتر حەزم کرد بە شێوازێکی پرۆفێشنال داخلی وەردشەکە بم کە پێویستی کرد زۆر لە سیارەکە بگۆڕم زۆر کە وەکو سیارێکی سەرجادە نەمێنێ کە ئێستا لە بەرچاوتانەیە مەکینە و گێڕ و ئەکسل و کاملی سیارەکە گۆڕاوە بە ئەکسلەکانیشەوە کراوەتە ئاستێکی نێودەوڵەتی کە من بمەوێ بتوانم بەیانی لە دەرەوەی عراقش بەشداری بکەم هەموو مەرجی قووەت و سەلامەتی تیا بێت کە ماکینەکەی نزیکەی 700 هۆرس پاوەرە لە ئێستا توانم زیاتریشی کەم بەس لە ئێستا ئەوەنە بەسە 4 ساڵ پاڵەوانەتی عراقم بردەوە پێی ئەوەی ئەمڕۆ کە لێرەیە لە بەرچاوتانە پاڵەوانەتی نییە تەنها ئیڤنتێکە لە پێشانگای هەولێری نێودەوڵەتی بۆ ئەوەی بینەری خۆشەویست چێژی لێ بینن سیارەکانمان بینن ئیشەکانمان ببینن شتێکی زۆر گرنگە ئەمە ساڵانە هەبێت تا خەڵک بێت یەک چێژ ببینێ ئێمە وەکو خاوەنکار سوادی لێکەین شتەکەمان پیشانی خەڵکەین ماڵاکانمان پیشانی خەڵکەین زۆر شتێکی باشە دەستخۆشی لە هەموو لایەکە کاکە محەممەد ئاستی ئەم جۆرە یاریە لە هەرێمی کوردستان تۆ چۆن خەڵی دەسەنجێنی لە چ ئاستێکە لە بەرەو پێشچوون ئەم جۆرە یاریانە بەگشت لە کوردستان وەڵاهی 2 ساڵ بەرەو پێش چوو دوایی من بەڕاستی پێش 3 ساڵ باسەکەم تۆزێ پاڵەوانەتی ساڵانە هەبوو تۆزێ شت هەبوو نەما ئەوەش کە بەڕاستی جێی دڵناخۆشیە چونکە وردە ئەو ماوەیە زۆر پێشکەوە هەرە ماوەیەش بوو کە من هاتم ئەم سیارەم بێڵد کرد کە تێچۆکەی بەڕاستی لە دەفتەر لایە لەسەر بە پارتشکان و بە پارتزیایەکانەوە بۆ ئەمەش هەمووی لە پێناو تەنها خۆشی نییە من خاوەنکارم من ئەمە ئیشەکەممە ئەمە پیشانی خەڵکیەیەم کە تۆ ییت بتێ بزانی متمانە بە کێیەکی سیارەکەتی پێبێ بۆ ڕۆنگۆڕی نییە بۆ تایەگۆڕنی بۆ شتێ دێت ئیشەکانیم نەبینی کە هەمشتا قورسانم کردووە متمانم پێیەکە کامێ بەشێکە لە ئیشەکەم و بەداخەوە کەوا وەرزەکە ئێستا زۆر بەرەو پێش ناچێ بەڵام بەدی جێ دڵخۆشیەوە هەموو ساڵێک ئەم پێشانگایە ئەکرێت و ئەمە 3 ساڵ لەسەرێک ئەمە لێرە بەشداری داواکاری تۆ چیە وەکو مەسەلەن وەکو کەسێک کە حەزت بۆم جۆرە یاریایە شوێنی تایبەتان بۆ بکەنەوە شوێنی تایبەتان هەیە یاخود نا شوێنی تایبەت بە هیچ شێوازێک نییە ئەو شوێنانی کە ئەژدرا موقەتەن ئەوانەش نەماوە و داواکاری من تەنها بۆ درفت نییە بەڕاستی لە وڵاتە بەداخەوە وەرزش زۆر مردووە مەبەستم نەچیە بە تایبەتی وەرزشی ئێمە کە یەکەین ئانی ئەم سیارەیە تایبەت کراوە بە میشە و ئیسیفادەکانم بە جەنابەت وت بەڵام بەداخەوە خەڵکانێکی زۆر هەیە جارێ ئەمە بۆکو وەرزش تێ نەگەشتووە لە تۆ گوناحەوا لەم سیارەیە ئەکەی بۆوە ئەکەی ئەمە کاکە ئەم سیارەیە ئەمە هەدەفی هەموو ژیانیەتی من ئیسیفادی لێکم لەلایەکەوە سیارە شتێک نییە هەڵگیرێت و بۆ ماڵم ناڵانمان سیاری وا هەیە و سیاری واشێ ئەمە تایبەتە بە وەرزش کە ئەم شایبینی پشگیری بکەم وەکو من وەکو گەنجێک هاتووم تۆ چێژ ببینی لەم وەرزشە پێویست ناکە ڕەخنە بگری پێویست ناکە بڵێ ئەمە بۆ ئاکەی من هاتووم دڵی تۆ خۆشکەم تۆش هیوادارم چێژی لێ بینی